بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. بەغداد وەرێن بۆ یەکەمین جار لە شەڕی مووسڵ هەمانگی سەربازی دەکەن. لە ئێستادا بەغداد وەرێن لە بواری سەربازیدا هەمانگێکی باشە نییە، بەڵام ئەو هەمانگیە تاکو ئێستا بواری دارایی و سیاسی نەگرتوتەوە. پەیمەندارەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دکتۆر ئەمین بەکر ئەندامی پەرلەمانی عێراق، هەروە لە هەولێرەوە سەلیم کۆی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەکەین. حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان دوژمنێکی هاوبەش کۆیانەکاتەوە و لە بواری سەربازی هەماهەنگیەکەن. دوای هاتنی داعش لە ساڵی 2014 بۆ عێراق، بۆ یەکەم جارە هەرێمی کوردستان و عێراق لە شەڕی مووسڵ هەماهەنگی سەربازیەکەن و بەیەکەوە دژی داعشە جەنگن. پێشتریش هەریەکە لە حەیدەر عەبادی و مەسعود بارزانیش ئاماژەیان بەوە کردووە بۆ یەکەمین جارە پێشمەرگە و سوپای عێراق لە یەک سەنگەردا دژی داعشە جەنگن و خوێنیان تێکەڵاوە بێت. لە ئێستادا هەمانگی باش لە بواری سەربازی لە نێوان هەرێم و بەغداد لە شەڕی مووسڵبوونی هەیە. ئەمەش کاریگەری هەرێنی لەسەر ئۆپراسیۆنەکان دروست کردووە، بەڵام تاوەکو ئێستا ئەو هەماهەنگیە نەگوازراوەتەوە بۆ بواری سیاسی و دارایی. لە بواری سیاسی کۆمەڵی کێشەی هەڵبەسێدراو هەن لە نێوان هەرێم و بەغداد. دیارترینیان پرسی خاک و ناوچە کوردستانیەکانی دەروی ئیداری هەرێمە، بەڵام تاوەکو ئێستا هەماهەنگی جددی نییە لە نێوان هەردوو بۆ یەکلاکردنەوەی ئەو پرسانە. ئەوەی ئێستا بۆ خەڵکی کوردستان گرنگە بریتیە لە بوونی هەماهەنگی بۆ باشکردنی دۆخی دارایی هەرێم و چارەسەرکردنی کێشەی مووچەی فەرمانبەران. ماوەی 2 ساڵە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە دۆخێکی دارایی سەختدان، بەڵام تاوەکو ئێستا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هەوڵی جددیان نەداوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشە لە ناوخۆی هەرێم یان بەڕێکەوتن لەگەڵ بەغداد. ئەوەی بە هاوڵاتیانەوە جێ پرسیارە ئەگەر کێشەی دارایی لە ڕێی بەغداوە چارەسەرەکرێت، بۆچی دەسەڵاتدارانی هەرێم جددی نین لە ڕادەستکردنی نەوتی هەرێم و ڕێکەوتن لەگەڵ بەغداد بە ئامانجی دۆزینەوەی چارەسەرێک بۆ کێشەی مووچە. دۆخی دارایی و ژیانی سەختی مووچەخۆران و فەرمانبەران واکات هەرێمی کوردستان هەماهەنگی لە بواری دارایی و مووچە لەگەڵ بەغداد بکات و بگاتە ڕێکەوتنێکی یەکلاکەرەوە لەو بارەیەوە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان، کاویتۆر بەخێر بێن، سوپاس بۆ ئەوەندەبوون. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین هۆکاری ئەو هەمانگە سەربازی کە ئێستا لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیە لە بواری سەربازی بۆچی دەگەڕێتەوە؟ سەرەتا بەناوی خوای گەورە، لە ڕاستیە ئەگەر قسە لەسەر مۆزوعی هەماهەنگی سەربازی نێوان هەرێم و حکوومەتی ئیتیحادی بکەین، ئەلبەتە دەزانین کە کۆمەڵە خاڵی مشتەرەکەیە کەوای کردووە کە پێویستکە هەماهەنگیەکە بکەن و هەماهەنگیەکە ئێمە ینی بەگرنگی ئەزانین، وەکو ئەوەی کە هێزی پێشمەرگە هەماهەنگ بێت لەگەڵ ینی بەشدار بێت لە پرۆسی ئازادکردنی مووسڵدا، لەبەر ئەوەی کە کۆمەڵی ناوچەی کوردستانیمان هەیە تا ئێستا ژێر دەسەڵاتی داعش هەیە و بێجگەرەوەش ینی مۆزوعی یعنی ئازادکردنی ئەو ناوچانە مەترسی داعش دوور دەخاتەوە لەسەر ناوچەکانی تریش. بەڵام بابەتەکە هۆکاری چییە؟ یان بۆ چۆنیەتی ئەم هەماهەنگیکردن؟ هەماهەنگیکردنە ئەڵبەت هەمومان نەزانین کە شەڕی ڕێکخراوی تیرۆریستی داعش بە چۆن بەسەر پەرشتی ئەمریکا و هاوپەیمانی دژە تیرۆرە کرێکە، ینی زۆرێک لە دەوڵەتەکانی ئەوروپا تیا ئەندامن لەگەڵ ئەمریکایە. بەم شێوەیە ئەم دەوڵەتانە ئامانجیان بە شێوازێک کار دەکەن کە بتوانن باشترین ئامانج بێنەدی. ئێمە زانین ینی پەیوەندەکانی هەرێمی کوردستان و وەسای ئەمریکی چەندێکە لەسەر هەرێم و لەسەر عێراقیش، بەم شێوەیە ئەتوانێت هەموو لایەنە دژەکانی تەنانەت لە پرسێکی وەکو پرسی مووسڵدا کۆ بکاتەوە. بۆیە ئەمە شتێکی نییە، ئەستەم نەبووە بۆ ئەمریکا کاریشە بۆ هەمانگە سەربازیە. ئەڵبەت کە من ئەڵێم ئەمریکا کۆیان بکاتەوە حتمما ئەمە لە خۆڕا نەبووە، ئەم کۆکردنەوەیە بەبێ فشار نەبووە، یان لانی کەمی لە ڕووی تەوقیت، لە ڕووی ژمارە، لە ڕووی جوڵە. ئەمە هەمومان نەزانین کە فترەی پێشووتر کە هاوکاری ئەمریکا بە 450 ملیۆن دۆلار بۆ هەرێمی کوردستان بڕیاری لێدرا،
لە ناو بەرگەکانی ئەو ڕێکەوتنامەیە بەزەوە کراوە کە پێشمەرگێت چ ڕۆڵێکی بێت پەیوەندی ئەم پارەیە و هاوکاریە پەیوەندی بەوەیە کە ینی لە بریەوە بێ پێشمەرگە بەشداری پرۆسی ئازادکردنی مووسڵ کات بەڵام بە شروعی ئەمریکی نەک بە شروعی کوردی واتە ئێمە خاوەنی ئەجندایەکی سەر بە خۆمان نین کە بەشداری لە پرۆسی ڕزگارکردنی مووسڵاکەین بەڵکو ئەجندایەکی ئەمریکی جێبەجێەکەین یان زیاترە من ئەجندایەکی هاوپەیمانەکانە کە بە اتفاقی ئەمریکا و عێراق و هاوپەیمانەکانی تریش اتفاقی زەرکراوە. سپاس دەکەم دواتەگەرم وڵا بەرز کاکتۆر کاک سەلیم ئەگەر بگەڕێنە لای بەڕێز سەبارەت بە مەسەلەی ڕای بەڕێز لەسەر و هەماهەنگی سەربازیی کە ئێستا هەیە لە نێوان هەرێم و بەغداد دواتر قسە لە سەرمانگی تا چەند زەرو لە بواری دارایی دەکەین سوودی ئەم هەماهەنگی سەربازیە چییە بۆ ئێستا و دەکرێت چۆن بەکاربێنرێت لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان؟ بسم الله الرحمن الرحیم سلام بۆ ئێوە و بەخێراتنی میوانە بە ڕێزەکەتان دەکەمەوە سلام و ڕێزم بۆ تەواوی بینەران دیارە ئیتیفاقە لە مێژە هەوڵی بۆ دەدرێ لەوەتی کە داعشات و تا ناوچێ دیارە مەترسێکی گەورە بۆ یەکەم بۆ سەر هەرێمی کوردستان و بۆ سەر بەغدا ئەوەش پێویستی بەوە بوو هاوپەیمانان و بە سەرۆکایەتی ئەمریکا لە هەوڵی ئەو هاوپەیمانیە داون بەڵام ئەوەی کە جێگەی مەبەستە مەسەلە عێراق و هەرێمی کوردستانە کە ئیتیفاق کراوە بە ئامادەبوونی ئەمریکا لەسەر 5-6 خاڵ کراوە ئەو ئیتیفاقە سەربازیە ئێستا کە بۆ گرتنەوەی مووسڵە هەمانجی هێزی پێشمەرگە لە بەرەوەی سنوورێکی دوور و درێژی لەگەڵ مووسڵە و ئەو ناوچەی کەرکووک و ئەوانە هەیە پێویستی بەوە بوو کە پێشمەرگە هاوکار بێ و هەماهەنگ بێ بەڵام دیارە ئەوەش بە کۆمەڵێ خاڵ وەکو بڵێ ڕێک خراوە یەکەمیان ئەوەیە کە ئەو شەڕەکە دەکرێت بۆ سنوورێکە تا ئەو سنوورە پێشمەرگە خەتێک دیاری کراوە کە پێشمەرگە تا ئەو سنوورە دەچێت جێشی عێراقی لەو خۆڕەوە تا ئەو شوێنە دەچێت حەشدی شعبیش بامان شێو بۆی دیاری کراوە و گرنگی ئەوەیە کە هەموو هێزەکان بە هێزی پێشمەرگە و حەشدی شعبی لەژێر قیادەی جێشی عێراقیە و لەژێر قیادەی بەڕێز عەبادیدایە ینی و ئەوەش بە مقابلی ئەوەی کە ئەمریکا لەلایەن خۆیەوە ئەو بڕەپارەیە بۆ هێزی پێشمەرگە سەرفکە ئەمە بەرژەوەندەیەکی تایە بۆ هێزی پێشمەرگە و دوورخستنەوەی لە مەترسیەکانی داعش لە سنووری هەرێمی کوردستان بەڵام کاریگەری نەکردوتە سەرەوەی کە ئایا هێزی پێشمەرگە چکە لە ڕابردووە دوو ڕێی هەبوو لەسەوەی هێزی پێشمەرگە بەشدار بێ لە شەڕی مووسڵ بۆ ئەوی پێگەی کورد بە هێز بێ و بەشێکی لەسەر ئەوە بوون کە پێشمەرگە بە هیچ شێوەیەک بەشدار نەبێ ئەو سنووری کە خۆی هەیتی پارێزگاری لەوە بکاوچی کە بەشداری شەڕەکان نەبێ بەڵام ئێستا بەشێکە لە بەشداری بەڵام ناچێتە ناو مووسڵەوە بەڵام وەکو هێزێکی پشتیوانی دەمینێتەوە ئەوەش دیارە بە قیادە و بە ئامادەی ئەمریکا ئەم هاوپەیمانێتیە کراوە لەگە عێراقا و بەشێکی پێم وایە ئامادەسازیەکە بۆ داهاتووی دوای گرتنەوەی مووسڵ کە هێزی پێشمەرگە لەژێر قیادەی جێشی عێراقیە و ئەو ئیتیفاقە ئەنجام بدرێ دوای نەمانی داعشیش بێنە سەر ئیتیفاقی سیاسی کە ڕێخۆشکەری بۆ ئەو بوو کە لە ماوەی ڕابردووە چەند ساڵی ڕابردووە کە هەرێمی کوردستان بە تایبەتی خودی کاک مەسعود کە بە تەواوەتی قەتع بوو لەگەڵ عێراقا ئێستا سەردان کراوە ئامادەسازی بۆ کراوە و ئامادەسازی بۆ وەفدێکیش کراوە کە دوای ئەوان وەکو حکوومەتی هەرێم بچێ ڕێککەوتنامە یان نوێی کاتەوە یان بە پێی ئەوەی کە هەیە لەگەڵ هەرێما ڕێکی بخەنەوە بۆ ڕێککەوتنە دارایی و سیاسی حکوومەتی عێراقا بەڵام بەشە سەربازیەکەی لێ جیا کراوەتەوە بەڵێ بە بۆچوونی بەرز ئەو بەشداری کە بەرز وتت لە ژێر ئەوەی کە مەسەلەی بەشداری پێشمەرگە لە ژێر کۆنتترۆڵی مەسەلەن هاوپەیمانان و حکوومەتی عێراقی پێگەی هەرێم لە داهاتوودا بەهێز دەکات؟ نا ئەو ئیتفاقە تا گرتنەوەی مووسڵە پێگەی هەرێم بەو واقعی ئێستا کە ئێمە نەماتوانانی ئیسفادەی لێ بکەین ئەگەنا پێگەی هەیە بە تایبەتی لە ماوەی 2 ساڵا زۆر بەهێز دەبوو هەموو هاوپەیمانان وڵاتانی ئەوروپا و بە ئەمریکاشەوە داعمێکی زۆری ئێرەیان دەکرد بەڵام وەزعی سیاسی و دارایی هەرێمی کوردستان هیچ یەک لەوانەی ئیستیسمار نەکردووە لەبەرەوە ئێمە شوێنێکمان لێ نییە کە ئەمانەی لێکۆکەینەوە ئەم ڕێیانەی لێکۆکەینەوە چێ یارمەتی ئێمەی زۆر داوە
ئیسیسمار کرێ بۆی پێگەی هێزی پێشمەرگە بە قوت بکرێ پێگەی هەرێمی پێ بە قوت بکرێ ئێمە نەمانتوانیوە لەبەرەوە لە ڕابردووە ئێمە کێشەی ناوخۆی ئەوەندە گەورە بووە ئەوەندە قەیران ڕووی لە هەرێمی کوردستان کردو ئاگامان لەوانە نەبووە ئیسیسمار بکەین چکە ئێمە لەبەرەوە بەشێکە لە پلانی استراتیجیمان نییە بۆ داهاتوو لەبەرەوە لە پلانی استراتیجیە ئەو خاڵانەی کە خۆبەخشە دێتە ناوەت و دەتوانی سیسماریکەی بەڵام ئێمە نەمانتوانەوەی سیسمارکەین بەڵکو ئێمە بەشێک بووین لەوەی کە هەوڵمانداوە ئەو ڕاتانە کۆمەچی بە ئێمە بکەن و هاوکاریمان بن بتوانن کێشەکانی ناوخۆمان بەشێک بۆ چارەسەرکەن کە کێشەکەی ناوخۆ پەیوەندی بە خۆمانەوە هەبووە و بەشێکی پەیوەندی بەوە بۆ کاریگەری دروستکەین بۆ سەر حکومەتی عێراقی بەڵام پێم وابوو هەموو ئەو هێزانە بە ئەمریکاشەوە تاکیدیان لەسەر مەسەلەی بەهێزکردنی عێراق بەهێزکردنی جەیشی عێراق بۆ بەهێزکردنی پێگەی عێراق هەتا بۆ سەر تەواوی خاشی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە ئەم پێگەیان زۆر تاکید لێ کردوەوە لەبەرەوە ئەو کاریگەریەی هەرێمی کوردستان لاواز بۆ بەرامبەر بە ئەم بەرامبەر بە عێراق هەم بەرامبەر بە نێودەوڵەتیش لەبەرەوە ئێستاش ئەو ئیتیفاقە پەیوەندی بەوەیە تا مووسڵ دەگیرێتەوە و خەتەکەش دیاری کراوە ئێستا هێزی پێشمەرگە گەیوەتە و سنوورێک کە بۆی دیاری کراوە ناتوانێت چیکە هجوم کات تا ئەو کاتەی حکوومەتی عێراقی جەیشی عێراقیەکە پێویست پێ بوو وەکو دامێکی پشتیوانی لێ دەکات ئەوەی ئەمریکا کە مەبەستی بوو هاوپەیمانان زیاترەوە بوو کە بەرە عێراق دەخرێتەوە ژێر هێزی قواتی عێراقی سەرپەرشتی گرتنەوەی جەبهەکان دەکاوە هەموو هێزەکان دەبێت لە ژێری شراف و تەوجیهی ئەو دابن بۆ یەک ڕەنجی و یەکدەنجی سوپای عێراقی بچەسپێنێ و بۆ گرتنەوەی مووسڵیش بەشێک لەو هێڵێکی بۆ داینراوە هەموو هێزەکان بچنە چواردەوری مووسڵ بەڵام پاشان سوپای عێراقی بچێتە ناو مووسڵەوە بەرەوە هیچ هێزێککە تەداخل نەکاو جێشی عێراقی لی بەرپرسیارە ئەمانە کۆمەڵی ئاماژەن بۆ داهاتوو بۆ پێگەی حکوومەتی هەرێمیش لە هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگەش و هەندێک شتی کەشەیە بەڕاستی ئەوە تا ئێستا ئیعلان نەکراوە کە ئەمریکا لە ماوەی 2 ساڵی ڕابردووە هەوڵی داوە هەندێک لیوا دروستکە لە هەرێمی کوردستان بەپێی ئەو لیوانە تەعامل لەگەڵ هەرێمی کوردستان دەکا و لیوانی کردوتە نیزامی و تەچیزی کردوون و تەدریبی پێکردوون ئێستا 2 لیوای تەواو بووە بەڵام 2 لیوای کە ئێستا لە ئامادەی تەشکیلکردن ئەمەش نەتیجەکەی تا ساڵی داهاتوومان ژینۆ بە دەردەکەوێت ئەم 4 لیوایی بۆ چییە؟ بەڵا سپاس دەکەین دواتەگەڕین و لای بەرز کاوی تۆرگە بگەن و لای بەڕێز بۆچی ئێستا ئەو هەماهەنگی زیاتر لە بواری سەربازیە ئێستا هەرێمی کوردستان زیاتر بە هەماهەنگی لەگەڵ عێراق لە بواری سەربازیە یاخود لە بواری داراییدا یاخود بۆچی هەماهەنگێکە مەسەلەن هەم لە بواری سەربازی و لە بواری داراییش نییە؟ بڵێ ئەلبەت ئەبێت کاتێک ئاڵێن بۆچی هەماهەنگی لە بواری سەربازیە ئەبێ بڵێن برویەک بۆکو مۆزۆی هەماهەنگی سەربازی بۆتە پێویستێکی حتمی ئەمە لە ڕووی نەک هەر بۆ خەڵک بۆ هێزە سیاسەکانیش و بۆ ئەمریکاش بۆ لایەن نێودەوڵەتەکانیش بۆ عێراقیش لەم حاڵەتەیە لایەنەکان هاوکاری یەکترەکەن عێراق حتا لایەنەکانی وەکو ئەگەر تەنانەت ینی تا ئەندازەیەک جیاوازی بیڕاشێنێ زۆر باش بەڵام بۆ هەماهەنگی سەربازیەکە دقیقەیە ئیجازە بدەیت تەنانەت جۆرێک لە هەماهەنگی یاخۆت لە ڕێکەوتنێکی نەنووسراو یان قسەکردنیەکەی لە ناوان ئەمریکا و ئێرانیشدا یعنی کە بۆ قەزێکی وەکو قەزەی مووسڵ بەڵام بابەتی ئەوەی کە بۆ ئەم بابەتە لە ینی کاتێکە عێراق ئامادەیە پێشوازی لە وەفدێکی هەرێم بکات کە لەسەر مۆزۆی پێشمەرگە و شەڕی مووسڵ قسە بکە بەڵام بۆ مۆزۆی کێشەی دارایی چارەسەری ئەم قەزەیە ناکەن ئەمە پەیوەندی بە ئیرادەی هەردوو لایەنەوەی هەردوو لایەن تەمەکاڵم هەردوو لایەن هەر لایەن شی بکەینەوە لایەنی عێراقی خۆی پێی خۆشەکە پەیوەندی ئابووری و داراییەکانی هەرێمی کوردستان داراییەکانی بەپلەیەک بەم شێوەیە حساب بمێنێتەوە بۆ لەبەرەوە یەک ینی مەسئولیەتێکی لەسەرشان کەمە بێتەوە لە ڕووی داراییەوە واتە خەرجی کەمتر دەبێتەوە واتە دامی ئەم خەرجی کە لە هەرێمە کورتێنانی تووشە بێت دامی ناکە بۆ پڕکردنەوەی مووسەی فەرمانبەران و بەم شێوەیە ئەمە لایەنێکێتی ئەمە بۆچوونی حەیدەر عیبادیە لەوانەیە بۆ چوونە لایەنە سیاسەکانی تری عێراقی وەکو ئەم نەبێ بەڵام گرنگەوەیە لە ئێستا حەیدەر عیبادی سەرۆک وەزیرانە ئەمەیەک بۆیە زۆر خەمخۆر نییە بۆ چارەسەرکردنی پەیوەندیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان نە فشارەکە نە ڕێگەچارەی سیاسی نە ڕێگەچارەی ینی هیچ ڕێگەچارەیەکی تریش بەکاردێنێ لایەنی هەرێم ئەبێ لە پێشە کاتێککە قسەسەر لایەنی دەکەم لایەنی هەرێم چێن تەمسیلیەکە لە ئێستادا بەداخەوە یعنی ئێمە گەر شتێکمان هەیە پێی دەڵێن
يعني ئەو ئیدارەی کە هەمانە لەژێر ناوی حکوومەتدا چەند پێم ماڵە پێم تا ئەندازێکی زۆر ناوەڕۆکەی خۆی لە دەست داوە ینی ئەوەندەی تەمسیری ئیرادەی سیاسی لایەنی سیاسیەکە ئەوەندە تەمسیری ئیرادەی ڕای گشتی ناکە واتە ئەوەندەی بە خەم بەدیهێنان و تحقیقکردنی بەرژەوەندەکانی لایەنە سیاسەکانەوەی بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان بە دەرجەیەک دوایەوەی چەتی نیشتیمانی کوردستان ئەوەندە بە خەمی تحقیقکردنی بەرژەوەندەکانی خەڵکی یاریمی کوردستانەوە نییە ئەو هێزێکی بڕیاری بەس خواستی و نەڕەکەوتن لەگەڵ بەغدا بکرد لە بواری دەر هەمانگی تاوا نایەوێت بۆ نایەوێت لەبەر ئەم هۆیان لەبەرەوە یەک ئەوان هەر لە سەرتاوە ئیشان لەسەرمە کردووە کە نەوت وەکو کارتێکی بەهێز وەکو کارتیشی ئابووری دارایی بەدەستی خۆیانەوە بمێنێتەوە بەم شەوەی کە ئێستا هیانەوە هەی منیان کردووە بە سوودوەرگرتن لەو هێزە سەربازی کە بەدەستیانەوەیە و بەکارهێنانی ئەم هێزە ئابووریەش کە نەوتە و زەختێکی دارایی لەسەر خەڵکیش دروستەکە بۆ شێوازێک ینی خەڵک ئەبەسێتەوە بە حکوومەتەوە بە شێوازێکی تر بەم شێوەیە قوتی هەموو خەڵک کەوتوتە دەستی لایەنێکی سیاسی یا دوو لایەنی سیاسی بەم شێوەیە تەحەکومی پێوەکەن ئەگەر هاتبایە لەگەڵ ئێستا بێت و لەگەڵ بەغدا ڕێبکەونەوە ئەوسا ئەگەر نسبەتیشیان هەبێت لە قازانج و بەرژەوەندەکانی نەوت بۆ جیرفان ئەمچێت هەمووی نییە لانی کەمی دوای ئەوە ینی ئەمە لە قۆناغی یەکەمە هەمووی نابێت دوای لە قۆناغی دووەمە ڕقابە دەکرێت عێراق لە بودجەی ساڵی 2006 تا ئێستا هەموو ساڵە مادەیەکەی لە بودجەی عێراقیە بەزەوە کرێت کە ئەبێت دیوانی چاودێری دارایی ئیتیحادی لەگەڵ دیوانی چاودێری هەرێمە پێداچوونەوە بە خەرجەکانی هەرێم بکەن و ئەو خەرجیانەی کە زیاد بوون یاخود داهاتی هەرێم بوو تەسلیم بەغا نەکراوەوە بژێردرێنەوە تەسوی حساب بکرێت بەڵام نەکراوە ڕێگا نادەم بکرێت کاتێک بۆ ئەوەی کە لەم سەرێشەیە یەکجار ڕزگاریان بێ وا باشترە ئەسڵان هەموو شتێک لەگەڵ بەغدایە داببڕن ئەوەی پەیوەندی بە بواری دارایی و ئابووریەوەی بووی ئەم بابەتە مەتاواتی بکرێت و ژێردەستی خۆیان بێزگەرەوەی کە نەوت کە وەکو کارتێکی ناوخۆیی بەکارێناوە وەکو کارتێکی ناوخۆی کارتێکی ناوخۆی بەکارێناوە وەکو پێم وتی ئەنسوورەکانی هێزێمە نەزانین زۆر گرنگە لە ڕووی دارایی سەربازی هەر لانی سیاسی ئەم دوانێ بێتەوە بێت زیاتر ئەتوانێت تەحەکوم بکە بە تایبەتی لایەنێک کە مەبدەئی دەبێت کارتێکی سیاسی بەکاراتون وەکو کارتێکی سیاسی بەکاراتەوە کارتێکی ئابووریە بەڵام بە ئامانجی سیاسی بەکاراتوە بۆ ئەوەیە بووە کە هەرچی ینی سەرچاوی داهاتی خەڵکی هەرێمی کوردستانە بەدەست ئەو لایەنە سیاسیانەوە بێت بۆ ئەوەی بتوان بە ئاسانی تەحەکوم بێوکەن ئەمە یەک لە ڕووی ناوخۆیە تەحەکوم بێوەکەن هیچ هێزیشتر ناتوانێت بەرەنگاریان بێتەوە چ بە پرۆسی دموکراتیە چ بە هەر عملەیەکی تر ئەوەی کە ئێمە بینیمان دووش لە ڕووی نێودەوڵەتیشەوە سوود لەم کارتە ببینن لە ڕووی نێودەوڵەتیەوە بە تایبەتی بۆ نزیکبوونەوە لە کۆمپانیا گەورەکانی کە پێیان وایە ئەمانە لۆبێکی فشار بۆ ئەوان دروستەکەن دوو بۆ نزیکبوونەوە و ڕازیکردنی هەندێک دەوڵەتی وەکو تورکیا بۆ ئەوەی کە ڕازیان بکەن ینی بە جۆرەکان هەمیشە ینی لە پشتیان بن و هاوکاریان بن ئەمە یە قەزێکە واتە نەوت ئەو ڕۆڵەی بۆ ئەوان ژێراوە نایانوێ ئەم ڕۆڵە لە دەست بە و نایانوێ ئەم کارتە گرنگە تەسلیم باش بەڵام ئێستا و هەمانگیە دارایی و دارایی نەکراوە لەناو هەرێم و بەغدا زیاتر پەیوەندی بە لایەنی هەرێم ویان پەیوەندی بە بەغدادەوە یەکشت بڵێم ینی ئێمە پێمان وانە بێ هەماهەنگی نەکراوە هەماهەنگی کراوە بەڵام هەماهەنگی نەکراوە بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان بۆ نمونە ئێمە بیرەنەوتەکانی بای حەسەن و ئاڤانە ڕۆژانە زیاد لە 300,000 بەرمیلنەوت ئینتاجی هەیە بۆ شوێ چێ بۆ حکوومەتی اتحادی چاڵبەسێکی ڕسمی نیە لەسەری نەوتراوە بیرەنەوتەکانی ئەمانە بیرەنەوتی کەرکووک و ناوچە هینەکانی ناوچەی اتحادی نژێر سڵاتی اتحادی بەپێی دەسوور بەپێی دەسوور مادەی 112 ئەو مادەیە نایگرێتەوە کە باسی ئەوە کات کە بیرەنەوتەکانی دوای ئێستا کە دەردەهێنرێن یاواتە نەک ئەو واتە مادەی 112 باز دەبیرنەوەتەکە حالەکانە گاوانەی کە هەبوون لە کاتی نووسینەوەی دەسوورە خۆ ئاڤانە و بای حەسەن هەبوونەوە کاتە ئەمە یەک دوو بیرەنەوتەکانی جبور و ئەوانەی خوارەوە ئەوانەی خوار کردکوشیش ئێستا ینی ڕۆژانە 160,000 بەرمینەوت بەرهەم دێنێت ئەو 160,000 بەرمینەوتە بۆ چیە ڕووە بەشەکرێت کەواتە حکوومەتی اتحادی ڕازی بووە لە بەشکردنەکەی باشە بۆ ڕازی بوو بۆ ئایانداتێ حتمما ئەو بوو ئەوەیە ئیتر بۆڵەبۆڵیش نەکەن
لەسەر مۆزوعی بوو زۆ ئەوانە هەر یەکجار لە کۆڵیان ببنەوە و ئەمانیش بە بێدەنجی ئەم نەوتە بەکاردێنەوەی فرۆشن و بۆ وەسوو ئەوەندە تەمان ئەمانەوە نییە کە وەسوودی خەڵک شتێک بەکارنایە بەڵام ئەوەنەی بۆ سوودی خەڵکە سوودی خەڵک لەوایە نیە ئەو نەوتە بەدەست ئەوانەوە بمێنێتەوە یەک لەبەرەوەی نرخێکی کەمتر دەکات لە بازارە دوو لەبەر ئەوەیە کە بەڕاستی شەفاف نییە و بەشێکی زۆری کەس نازانێت چه حسابێکەوە ئەمە قەزێک. سپاس دەکەم کاکتۆر. کاک سەلیمە گەر بگرم و لای بەڕێزت بە بۆ چوونی بەڕێزت تا چەندێک گرنگەوە مانگە سەربازیە بگۆڕدرێت بۆ هەمانگی دارایی و سیاسیش یاخۆکەوەی کاک دکتۆر ئاماژەی پێکرد کە ڕەنگە هەندێک لایەن نانەوێت بە تایبەتی لە مەلەفی نەوت کە وەکو کارتێکی سیاسی بەکارهاتووە تەسلیمی بەغداد بکرێت. بەخۆی دەبووە ئەو ئیتیفاقە سەربازیە دوای ئیتیفاقی ڕێککەوتنە سیاسیەکە بووایە بە زۆر کاک دکتۆر باسی کردووە تا ئێستا و ئیرادەیە نەبووە بۆ ئەو ڕێککەوتنە و نانویستوە ئەوە تەسلیم بە عێراق بکرێتەوە داهات و عێراقش بوو جەبنێرەوە لە سەرەتاوە کێشەیەک بوو لە ئەنجامیەوەی هەرێم لەگەڵ ئەو کۆمپانیانە ڕێککەوت تا چەند ئاگادار بوو و تا چەند کۆمپانیاکان فێریان لەوان کردووان فێریان لە هەرێم کردووە ئیتیفاقاتێکیان کردو ئیتیفاقا زۆر لەوەدا هەمووی لە 1970 لە بەرژەوەندی واندا بووە بۆیە هەرێم ئێستا ئەگەر وابێ کەوتۆتە ژێر قەرزەوە هۆکارەکەی ئەوەیە و ئەوان ئەگەر لە ڕێگەی عێراقەوە بووە نەبە و شێوە دەفرۆشرا و نەو کۆمپانیانش دەتوانی شەرت و شروعی خوان لەسەر هەرێمی کوردستان فەرز بکەن و دەشکرا هەر نەشی فرۆشی هەر ئیتیفاق لەگەڵ کۆمپانیانش نەکرا و حکوومەتی عێراقی سەتا حەفدەی بودجەکەی خۆی دەنار بۆ ئێرە و ئێمەش هیچ گرفتێکمان لەوە نەبوو گرفت ئەو کاتە لەسەرەوە بوو کە داهات هەرێمی کوردستان خاڵە سنووریەکان تەسلیمی عێراقیان تەسلیم حیسابات بکرێ بۆ ئەوی بزان لە ڕووی شەفافیەوە کە هەرێمی کوردستان داهاتی چەندەوە سەرفیاتی چەندە هەتا ئێستا حکوومەتی عێراقیەوەی بۆ دەرنەکەوت کە هەرێمی کوردستان داهاتی چەندە و سەرفیاتی چەندەوە چەند کەسی تەعینەوە ڕێژەی تەعینەکە بۆ ئەوەندە زۆرە ئەمان هەموو گرفت بوو لە بەردەمی ئەو ئیتیفاقانەی لە بینی هەرێم و حکوومەتی ناوەند بەڵام ئێستا ئەو ئیتیفاقە سەربازیە بە سەرپەرشتی ئەمریکا کراوە ئەو خاڵانی کە تیای دیاری کراوە ئەمریکا تاگرتنەوەی مووسڵ لەی بەرپرسیارە دوای ئەوە ئەو ئیتفاقە یەکێ لە خاڵەکانیەوەیە کە کۆتایی پێدێ ئیتفاقەکەی سینامینە و کۆتایی پێدێ دەمینێتەوە بەردەمی حکوومەتی عێراقی و جەیشی عێراقی و هەرێمی کوردستان ئێمە بەپێی ئیتفاقیانەی ڕابردوو هەنگاو دەنین یان بەپێی دەستور دەگەڕێنەوە بۆ دەستور کێشەکانمان چارەسەر دەکەین لەگەڵ کەڕەکەبوونی ئەم هەموو گرفتە دارایی و ئەم شەریکا و کۆمپانیانەی کە لێرە بە هۆکاری نەوتەوە ئەوەش بەڕاستی من پێم وایە ئەگەر لە ڕێگەی پەرلەمان و لە ڕێگەی لیژنەی خەبیری عێراقی و لیژنەی پەرلەمانی نەبێ هیچ کەسێک سەر لەوە دەرناکە ئایا ئەمە ئەو ئیتفاقانە چۆن کراوە و نەوت چۆن فرۆشراوە و بنەمای ئەو ئیتفاقانە چۆنە یعنی چکۆ دەکرێت بەشێکی کە ئێستا گومان بەوە دەبدرێت کە شەریک بن لەگەڵ یەکاوە شکات دەکەن و ئەو پارە حاصل دەکات لەسەر هەرێمی کوردستان حیسابی دەکات گرفتی زۆرتیا من پێم وایە ئەو کاتە ئەگەر لە ڕێگەی پەرلەمانەوان لە ڕێگەی عێراقەوە لە ڕێگەی سۆمە و کۆمپانیانە چارەسەری ئەم گرفتانەی هەرێم بکەنەوە بەشێکیش پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئینقاز بوون لە دەست ئەو هەموو کۆمپانیا زەبەلاحە کە ئیتفاقەکان بە زۆرە کراوە هەمووی لە بەرژەوەندی وانە بێ ئەوەیە کە لەگەڵ عێراقا ئیتفاق بکاو لە ڕێگەی سۆمەوە نەوتەکەی بفرۆشێ زۆر زۆر باشترە لەوەی چکۆوانە و کاتە حیسابی وان کردووە کە بە خەڵکی هەرێمی کوردستان و بەلایەنە سیاسیەکانیشیان گوت کە ئێمە بۆ ماوەی 9 مانگ سربەخۆیی دارایی دابین دەکەین و نەوتی خۆمان بە خۆمان دەفرۆشین و دەگاتە ملیۆن ڕۆژانە بەرمی لە نەوت دەفرۆشین بەڵام ئەوە دیار بوو ینی کە شتێکە من پێم وایە لە قەزی نێودەوڵەتی ئەوە دروست نەبوو چکە قەزی نێودەوڵەتی پێویستی بەوەیە کە دەوڵەتێک ڕیعایی ئەم ئیتیفاقە بکات چکە ئێستا ئەوە هیچ دیار نییە و هەرێم هەر دەڵێ من قەرزارم و قەرزاری کۆمپانیەکان و کۆمپانیەکان دێن شکاتەکەن و ئەوش زۆر بە ئاسانی و پارانەی تەسلیم دەکات ئایەوە چیە هۆکارەکەی بۆ پێم وایە ئیتیفاقە سەربازیەکە ئەگە پێ دوای ئەوانە بووە ئەوانەمان چارەسەر بکردایە بەڵام هەنگاوەکان سەریع بوون بۆ ئەمریکا بۆ لێدانی داعش لەم کاتانەیە کە هەژمونی رووسیا و تورکیا و قەزیەکان وردە وردە گەورە دەبوون لەسەر مەسەلەی سووریا لەسەر مەسەلەی عێراق دەنا بە پێی معلومات و تەقدیراتی ئەمریکا داعش لە 3 ساڵ بۆ 5 ساڵ دەبووە لە عێراق بمینێتەوە بەڵام ئێستا من پێم وایە ئەوەش تەئسیراتێکی زۆر گەورە هەیە بۆ ئەوەی حەلی داعش لێرە بکرێ کۆتایی پێبێ بۆ ئەوەی کە ئەم ئەژمونە نێتە سەر عێراق و
عێراق لە ڕابردووە داوای کرد کە رووسیا هاوکاری بێەوە یارمەتی بدا ئەمانش بۆ ئەوەی کە لەوە دەرباز بن هێزیان کۆ کردەوە عێراقیان تەسیز کرد لە گارێمی کوردستانە کە ئەم کێشەیە زوو چارەسەر بکرێ و حەسم بکرێ مووسڵ یەکلا بکرێتەوە. بەڵێ زۆر باشەوەی کە بەرز وتت ئەم هەمانگی سەربازی ینی بە بۆ چوونی بەرزتەنا بۆ شەڕی کۆنتترۆلکردنەوەی مووسڵە دوای ئەم شەڕ ئەم هەمانگی سەربازیش نامێنێت و کۆتایی پێدێت لە نێوان هەرێم و بەغداد. ئەو ئیتیفاقە 6 خاڵە لە بینی ئەمریکا و عێراق و هەرێمی کوردستان ینی ئەوە بە بۆچوون نییە ینی ئیتیفاقێکە کراوە 6 خاڵە هەرێم تاکوێ بڕوە و تاکەی هێزەکەی پشتیوانی بکە و عێراق چ بکە و قیادەی عێراقی قیادەی هەموو هێزەکان بکەوە چۆن بچنە ناو مووسڵەوە بە چەند مەرحەلە بچنە ناو مووسڵەوە و ئەمریکا داعمی هێزی پێشمەرگە بە چەند بکە ئەو ئیتیفاقە ئەوەندەوە یەکێ لە خاڵەکانی شەوەیە دوای گرتنەوەی مووسڵ ئەو ئیتیفاقە کۆتایی پێدێ و ئەم ئینە نامینە ینی جاکەم ئەوە ئیتیفاقە ینی بۆ چوون و تەحلیل نییە ئیتیفاقێکە دیاری کراوە بە 6 خاڵ کە لە بینی هێزی پێشمەرگە و لە بینی حکوومەتی عێراقی و ئەمریکا بوو. بەڵێ بەزی ئیتیفاقەکە باز لەوە ناکات کە لە فشار لەسەر هەرێمی کوردستان چکە بەڵێ ئیتیفاقەکە باز لەوە دەکات کە لە دوای مووسڵ هەمانگی سەربازی نێوان هەرێم و بەغداد چۆن دەبێت یاخود باز لەوە نەکراوە. نا باز لەوە نەکراوە باز لەوە کرا ئەم هامانجیەی بۆ گرتنەوەی مووسڵ بریتە لەم 6 خاڵە و ئەمە جێبەجێ دەکرێت تا ئەو کاتێک کە مووسڵ کۆتایی دەکرێت پاک دەکرێتەوە لە داعش تا ئەو کاتێ بەس ئەوەی کە ئەمن ئاگادار بم لێ ینی وەکو بڵێ تێبینی دەکەی ئەم هێزانی کە ئەمریکا ئێستا ئەم لیوانی دروستی کردو پێم وایە تامانجی نوێی داهاتوو بۆ ساڵی داهاتوو 4 لیوا دروستەکە ئەمەی تەسیس کردووە زیاتر ئەمە پێم وایە ئەوە معرفی بکار لەگە حکوومەتی عێراقی کە هێزی هەرێمی کوردستان بێ و بریتی بێ لە 4 لیوا و ئەمریکاش تەسیزی دەکا و تەدریب و تەمرینی پێدەکاوە بە شێوەی ئەکادمی عسکەری دای ڕشت و هێزەکە تەسیز بکە پێم وایە ئەو معاملێ دەخرێتە ئەو کاتە ینی لەگە حکوومەتی عێراقی چکە لە ڕابردوو کێشەی هەرێم لەگەر ناوەندا لەسەر هێزی پێشمەرگە لەسەر ئەوە بوو لەسەر عەدەد لەسەر موچە و لەسەر ئیعاز ینی ئەم هێزە بەدەست چێ بێ حرەکەی بەدەست چێ بێ ئەگەر حکوومەتی عێراقی و کاتە داوای ئەوەی دەکرد ئەگەر ئێمە معاشی بدەین موچەی بدەین دەبێ حرەکەشی بەدەست ئێمە بێ هەرێمیش داوای ئەوەی دەکرد کە حرەکەی بەدەست هەرێم بێ و موچەشی لەسەر بەغدا بێ ئەم هێزەوە تەوافق دروست ناکە بەڵام ئەگەر ئەو کاتە تەچیز و معاش و حرەکەی بەدەست جەیشی عێراقی بێ بەڵام لە سنووری هەرێمی کوردستان پێچێ زیاتر ئەوە لەو ڕوانگەوە چارەسەر بکرێت بەڵام ئێمە گرفتەکەمان لەوەیان نییە چکە ئەو کاتە کێشەی عسکەریت نابێ پەلەی لێ ناکە بەڵام ئێمە کێشەی داراییمانەیە کێشەی سیاسیمانەیە دوای شەڕی داعش لەگەڵ بەغدایە ئەوە پێویستە ئەوەش دوو ڕێگای هەیە یان ئەوەتە بەپێی ئەو دەستورەی کە هەیە چارەسەر بکرێ بگەڕینەوە سەر دۆخی جاران و جێ ناکۆکەخان وانە بەپێی دەستور چارەسەر بکرێ یان مەسلەی داراییەکەش ئەوش پێم وایە بخرێتە دەست حکوومەتی فیدرالی دەست پەرلەمان چارەسەری گرفتی ئەو کۆمپانیانش دەکات وردەکاری هەیە دەبێ لێ بکۆڕێتەوە کەمە چۆن کراوە بە شێوەیە کراوە تا چەند شەرعیە و تا چەند یاساییە لە ڕووی نێو دەوڵەتی ئەو کاتە قسەی لەسەرێک بەڵای سوپاس دەکەین بەڵە بینەدانی بەڕێز ناوبڕێکی کورد وەردەگرین دواتر دەگەڕین وڵاتان لەگەڵ ماڵێن. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە دوو مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ.
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتر نییە بچیتە بازار بۆ کڕنی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان. لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە 25 دلار زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆجیای نوێ. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاوتۆرە گەربگرم بۆ لای بەڕێز باسە لەوە کرد کە بەشێک لەو هەمانگی سەربازێکی ئێستا هەیە بۆ شەڕی مووسڵ لەژێر فشاری ئەمریکادا بووە بەس بۆچی ئەمریکەکان یاخود لایەنەکانی دیکەی نێودوڵەتی فشار دروست ناکەن بۆ مەسەلەی دارایی کە خۆت دەزانێت سەر دۆخی دارایی هەرێمی کوردستان و دۆخی موچەخۆران لە حاڵەتێکی زۆر سەختدایە. بەڵێ من حەزەکەم پێشەوە شتێک بڵێم لەسەر مۆزووی هێزی پێشمەرگە. تەمان باس مامۆستاین باسی لە هێزەکان ئەو دیوانە کرد کە دیوای هێزی پێشمەرگەی تێکەڵن یاخود یەکگرتوون. ئەمە سەرتا ینی بستنەوەی گۆڕان کاتێکە چۆ حکوومەتەوە لە 2014 مەرجەکانی ئێمە بوو ینی یەکێک لە مەرجە سەرچەکانیەوە بوو هێزی پێشمەرگەی هەشتا نەمێنن ببن بە هێزیشی نیشتیمانی یان کوردستانی واتە تێکەڵ بکرێن و ئیتر بە ناسنامەی حزبیان لێ بکرێتەوە بکردن بە هێزێکی نیشتیمانی یان حکومی و لەلایەن وەزارەتی پێشمەرگەوە بە ئەکادیمیانە و بێلایەنانە بەڕێوە ببرێن. ئەو بەرهەمی ئەو هەوڵە بوو بەڵام ئەوە بوو کە تاوان هەوڵەکە وەکو پێویست نەتوانرا ینی کاری بۆ بکرێت چونکە بربەز لە بەردەمیان زۆر بوو. شتێک ئەوە بەشێکی سەری گرتووە و نەواتی هەندێکی تریش دانراوە بەڵام ئەو بوو خۆتەنزان حکوومەت چی لێ بەسەرات و بستنەوەی گۆڕانە ناو حکوومەتانەمە ئەوە نەتیجەکەی بوو. ئەو لەسەر مۆزوی و لیوانەی کە لیوە تێکەڵەکانیان لیوای یەکگرتوەکان بەکاردێن. بابەتیشی تر مۆزووی ئەمانە ئەمریکاش ئامادەی دەبڕی ئەو کاتا و پەیمانەکان ئامادەیان دەبڕی تەسلیحیان بکەنەوەتە تەچیزیان بکەن بە سیلاح و بە پێداویستی دەستنووریشی محەدەدا ئەڵبەت بەو شێوەیەش نەبوو. زۆر باش سەرەتەوە بۆچی فشارەکان لە بۆ سەربازی هەیە بۆ لە بواری دارایی ئەمریکا بۆ گرنگی نادات بە وەزعی خەڵکی هەرێمی کوردستان بێ وا بڵێن چونکە ئێمە بۆ پێویستمان بە حەل چارسەری کێشەی داراییمانەیە دەبێت لە وەزعی لە قەیرانێکی گەورەی داراییە خەڵک کێشەی وەرنەگرتنی موچەیە خەڵک کێشەی بژێوی هەیە گرانی بازار هەیە پارە نییە ئەمە چۆن حەل دەکرێت وەکو پێم وتی ینی حلکردنی ئەمە پێویستی بە پەیوەندی بە دووسێ شتی ترەوە پەیوەندی بەوەیە عراق ڕازی نابێت کە بەو ئاسانیە دەستبەرداری پارە بێ بە خۆڕای پارەدا بارێمچی دیکە بەرام ئەگەر ئەو نەوتە وەرنەگرێتەوە یان لانی کەمی خاوەندارەتی فرۆشتنی نەوتنەکە کاتێک کە ئەمەش لایانی پارتی دموکراتی کوردستان بە دەرەجە یەک بەمە ڕازی نابێت کە ڕازی نابێت نەتیجەکەی چیە بێ ئەم حاڵەتە بۆش ڕازی نابێ بەشێکی پەیوەندی بە کۆمپانیەکانەوە ئەو کۆمپانیانە کۆمەڵی عەقدیان لەگەڵا کراوە کۆمەڵی ئیمتیازاتی زۆریان دراوەتێ هەموو ئەم کۆمپانیانە هەڵگری جنسی جیاوازن واتە باز بۆ دەوڵەتانی زلهێزەدەن لێرەوە جۆرێک لە لۆبی یان جۆرێک لە فشاری تریش هەیە غێرە مباشر لەسەر ئەمریکاش و لەسەر هەرێمی کوردستان کە زەخت نەکەن لەوەی کە هەرێم ئەم نەوتە ڕادستی بەغدا بکاتەوە ئالێتێک بۆ ئەمەش بۆم حاڵەتەش نییە وەکو پێم وتی کە پارتی دموکراتی کوردستان ناوێت ئەم چەکەی لە دەست بێتەوە یا ئەم کارتە دەست بێتەوە کە تەنازولی لێ ناکە عێراقیش تەنازول ناکات کەواتە ئەمریکا ناتوانێت بە ئاسانی هەردووکیان ڕازی کە بۆکە لە بۆرە سەربازێکە فشارێکە سەر بۆ لە بوارە دارایەکە لەبەرەوەی کە مۆزووی هینەکە مۆزووی شەڕی مووسڵ خەتەری داعش خەتەرێکە لەسەر هەمووان ئەمە یەک دوو هیچ تەنازولاتی شتیان نیە تەنها سەرکەوتنی تایە ینی ئەمە لە بوارە سەربازەکەی وای کردووە کە بە ئەندازێکی زۆر باش هێزی پێشمەرگ بخاتەوە ژێر دەستی حکوومەتی ئیتیحادی و لەڕێی ئەوەی کە سەرۆکی چەکدارەکانی ئیتیحاد بەپێی دەستوری عێراقی حەیدەر عیبادیە پێشمەرگە لەژێر کۆنتڕۆڵی عێراق یعنی ڕەمزیەن بڵێ لەژێر دەستی سەرۆکی چەکدارەکانی عێراق لەژێر سەرپەرشتی ئەوە کە حەیدەر عیبادیە ئەم پێڕێکەوتنەکەیە کەواتە ئەوان سنووریشیان ئەوان توانیویانە یعنی بۆیە عێراق ڕازی بووە
کە بەشداری پێشمەرگە بەشداری پێ بکات تا سنوورێکی محدد لەبەرەوەی کەوتۆ ژێردەستی دووش بۆ ڕازی بووە لەبەرەوەی بەشێکی زۆری ئەو سنووری کە ئێستا ئەتوانرێت ینی دەوری مووسڵی داوە کوردستانی بڵێن کوردستانە یان هەرێمی کوردستانە ئەمە پێشمەرگەی لێ کەواتە بە ئاسانی ناتوانێت لەو ینی جوگرافیە تەسکەوە کە هێنی کە لە سنووری ناوچە عەرەبیەکانەوەی حکوومەتی ئیتیحادی پێشڕەوی بکات ئەگەر بێت و لەلایەنەکانی دیکەشەوە هێرش نەکات کاتە پێویستی بە هەماهەنگیەکە هەیە ئەمریکاش پێویستی پێێتی لە ئێستادا وەکو مامۆستاش باسی کرد ینی مدە زەمانیەکە نزیک بۆ تۆ دەیانەوێت لەم مدە زەمانیە شتێک بەدەستبێن بە تایبەتی بۆەوەی کە چۆن وردە رووسیا توانی جێگای خۆی لەناو معادلەی سووریا بکاتەوە ئەوێت لەناو معادلەی عێراقیش ئەم جێگای بکاتەوە بۆی ڕێگەی نەدەن ئەم جێگای بکاتەوە پێویستەکە زوو قەزەی داعش لە عێراق کۆتایی پێبێن ئەمە بابەتەکەیە کەواتە مۆزوعی نەوت مۆزوعی دارایی بێکەوە بەستراون تا ئەم دەقەیە ئەگەر پێم وایە تاکو مۆزوعی داعشیش بمێنێت ئەمریکا ئامادە نییە فشار بکاتە چ لە سەرلایەنی هەرێمی کوردستان چ لە عێراق بۆ ئەم قەزەیە حەلکەن ئەگەر ئیرادەی خۆمان نەبێت ئیرادەی چ لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان چ خەڵکی هەرێمی کوردستان چ عێراقیش ئەگەر ئیرادەیەکە بێ بە ئاراستەی ئەوەی کە ئیتر هیچی تر ڕێگا نەدرێت کە هەرێمی کوردستان سەر بەخۆم عەقدانە بکە بەبێەوەی کە هیچ زانێک چاودێر بێسەری بەتایبەت لە ئێستادا کە پەرلەمانی هەرێم تعتیل کراوە کە هیچ کەسێک ناتوانێت چاودێری ئەم عەقدانە بکە هیچ کەسێک ناتوانێت چاودێری تەنفیزکردن کە لە هەموو دنیادا لە هەموو دنیادا هیچ سیستەمێک بێ پەرلەمان یعنی نزیکەی 1998 دەوڵەت هەیە ئێستا هیچ وڵاتێک نییە پەرلەمانی نەبێ معقولە تۆ بڵێ من حکوومەتم هەیە بەڵام پەرلەمانە نەبێت لێرەوە ئەمە کێشەکەی کەواتە چێ چاودێری ئەم عەقدانە بکات چێ چاودێری داهات کە چێ چاودێری فرۆشتن بکە کە تۆ هەموو ئەمانە کەواتە پێویستکە حکوومەتی ئیتیحادی ئەم ڕۆڵە ببینێ چونکە پەرلەمانی عێراق پەرلەمانێکی ئیتیحادیە ئەگەر وەکو پەرلەمان حکوومەتی ئیتیحادیە و زۆر دەستگاکان دەستگای ئیتیحادین پێویستەکە فشارەکان چڕ بکرێتەوە وەگەرنا ئەگەر بە تەما بین ئەمریکا ڕۆحم بکات قەنەعەت بە ئەم عێراق و بە پارتی دموکراتی کوردستان بکەم پێم وایە تاکو دوای شەڕی مووسڵ تاکو ئێرەش ینی ڕەتفعلی خەڵکیش نەبینێت هیچ جۆڵەیەک لێەوە نبینێت بەڵێ سوپاس دەکەم کاوتۆر کاک سەلیم ئەگەر بگەڕێمەوە لای بەڕێز بەبوتونی بەڕێز ئێستا زیاتر بۆ هەرێمی کوردستان کامیان ئەولەویێت هەمانگیە سەربازیەکە یاخود دارایەکە یا خۆرکیان پێکەوە ئەولەویەتن بۆ هەرێمی کوردستان وەڵایم پێم وە ئەولەویەت ئێستا بوو ئەوەیە هەرێمی کوردستان بتوانێت لەو فترەیە کە شەڕی داعشەیە و حکوومەتی عێراقی زیاتر سەرقاڵی وێ ئەم کێشەی ناوخۆی چارەسەرکات چکە ئەمە گرفتێکی گەورەیە بۆ داهاتووی هەرێمی کوردستان لەگەڵ عێراق چکە لە عێراق لە داهاتووە چۆن تەعامل لەگە هەرێمی کوردستان بکە ئەو هێزانە بەو پەرتیە بێ وەکو پارێزگاکان تەعاملی لەگەڵ چکە خەڵکی هەرێمی کوردستان وەکو بڵێ ینی سەبری کۆتایی پێهاتووە ینی ژیان کەوتۆتە خەتەرەوە لە هەموو ڕۆکانەوە کە مووچەی نەبێ و نەوتی نەبێ و غازی نەبێ و ئەم هەموو لەو ڕۆژانەش کە وەزیری سامانە سروشتەکان ئەم هەموو خەموخەفەتەی داوەتە ئەو خەڵکە کە خەڵک هیچ ئەمەلێکی نەماوە بە داهاتووی هەرێمی کوردستان ئەو پێویستی ئەو ئەمە لەو سیقەیە بۆ خەڵک بگەڕێندرێتەوە و حکوومەتی کوردستان بتوانێت ئەم سیقەیە بجێڕێتەوە بۆ ئەوی کۆمەڵە شت ئیعلان بکە ینی ناکرێ ئەگەر بە گۆڕینی وەزیرەکە بێ بە گۆڕینی کابینەکە بێ ینی ئەگەر فەشەلێکی ئەوە گەورە بێ بە هەرێمی کوردستان بە وەزیرێکە ینی هەرێمی کوردستانش بەرامبەری لێ بێدەنگ بێ بۆ داهاتووی عێراق ئەمە خاڵێکی زۆر بەهێز دەبێ و بۆ بەرامبەر بەلایەنە سیاسیەکانیش چکە حکوومەتی عێراقی لە داهاتووە تەعامل چۆن لەگە هەرێمی کوردستان بکە ئەمە خاڵێکی بەهێزە بۆ لەو فترەیە دەتواندرێ پارتی دیموکراتی کوردستان بەو وەسعە بچێتەوە و بتوانێت چکە ئێمە بەرامبەر بە هەموو شوێنەکان ئەوە دیارە کە ئیتیفاقمان کردو هەڵی دەوەشێنینەوە و دەچین لەگە بەغدا ئیتیفاقکەین بۆ لەگە هەرێمی کوردستان ئەمە قەزەیەکی سیاسی گەورەیە ئەگەر خلاف و کێشەش ببێت دەبێت چارەسەر بکرێت شتێک نییە بڵێ وەڵا هیچ چارەسەری نابێ یا بەو شێوەیە یان بەو شێوەیە ئەگەر ئەو لایەنە سیاسیانە بەو شێوەیە تەعامل بکەن پارتی دیموکراتی کوردستان بێ ئاوا هەرێمی کوردستان لەگەڵ عێراق تەعاملکان پێم وایە حکوومەتی عێراقی و کاتە بەو شێوەیە تەعامل ناکات چکە شەڕی داعشی نەماوە و هاوپەیمانان زیاتر تەیدی ناوەند و حکوومەتی عێراقی دەکەن ئەو کاتە بە نەتیجەیەکی زۆر زەعیفەوە ئێمە دەردەچین و خەڵکی هەرێمی کوردستانیش لە پژە و دەسەڵاتە نییە کە ئێستا موچەی بداتێ
قەیرانەکانی بۆ چارەسەر بکە هەموو پشتیوانێکی لێ بکە ئەمە وەکو 5 ساڵ پێش ئێستا نییە ئێستا پێم وایە ئەو کاتە ئەگەر ڕاپرسیش بکرێ هەموو خەڵکی هەرێمی کوردستان تاکە داوایەکیەوە ئێستا کە موچەکەی بۆ بگەڕێتەوە ژیانی بۆ بگەڕێتەوە داوای نەوتەکە داوای ئەو ژیانە سەرەتاییانە دەکات لەبەرەوە من پێم وایە ئەو کاتە لەبەر بەرپرسیارەتێکی زۆر گەورەدا دەبێت حکوومەتی هەرێم ئەگەر چارەسەری ئەوانە نەکات لە ماوەیەکی زۆر کووردا ئاشتەوایی لە لایەنە سیاسیەکان و بازدانی ئەم وەسعە بە شێوەیە کە چێ زیاتر خەتای بووە ئەو بتوانە بازی زیاتر بدا خۆ ناکرێ ئەتو ئەمە مفەشەلە بێنی و بڵێ وەڵا بەمەل خەڵکی کەشابێ ئەوە ڕێی لایەنە سیاسیەکان لە پێشترەوە نەبوو بەو شێوەیە نەبوو ڕێی ئێمە پێمان وا بوو کە ئەم گرفتانە بۆ خۆمان چارەسەر بکەین و نەوت و غاز شەفاف بێ و فرۆشتن ئایا لە بەرژەوەندیمانە بیفرۆشین یان نەیفرۆشین وەزمان لەگەڵ عێراقا بەو شێوەیە بێ یان بەو شێوەی کە ئێستا کراوە ئەوە دیارە نەتیجەکەی ئاخری هەر قسەی ئەو خەڵکە دەرچوو بۆیە ئەم پێم وایە ئێستا هەرێمی کوردستان لە بەردەمی ئەوەیە کە بتوانێت چاکسازەی لەناو خۆیدا بکە. بەڵێ زۆر باشە بەڵام ئەگەر چارەسەری کێشەی دارایی لە بەغداد بێ هۆکاری چیە کە بەرپرسانی حکوومەت بۆ دەسەڵاتداران هەوڵی جدی نادن بۆ چارەسەرکردنی ئەم گرفتی دارایی خەڵکی هەرێمی کوردستان کێشەی دارایی لەگە بەغدایە بە دوو شێوە چارەسەر دەکرێت یەکەم ڕادەستکردنەوەی ئەو حیسە نەوتەی کە حکوومەتی عێراقی داوای دەکات دوو من پێم وایە حکوومەتی عێراقی ئێستا بۆ ڕناوەستێ داوای کۆی داهاتەکانی هەرێمی کوردستان دەکات بەوەی کە ئەو بتوانێت بوزە بنێرێتەوە لە ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان سەتا حەفدەکەی وەردەگرت داهاتی ناخۆشی سرف دەکرد و سوودی لە هەموو پارانی لە سوێ لە ئەوانەی کە لێرە لە بانقەکان بوو ئەوانشی ئیسفادە لێ دەکرد ئەوانە هی خۆی بۆ خۆی وێشی هەر وەردەگرت ئێستا حکوومەتی عێراقی لەم حالەتە پێم وانێ ئەو تەعاملە بکە بۆیە دەبێت نەوتەکەشی دەوێت و داهاتی هەرێمیشی دەوێت ئەم زاو بتوانێت موچە بداوە موچەش لەوەش هەر گرفتیە لەبەرەوە هەرێمی کوردستان بە ڕێژەی خەڵکی تەعین کردووە ئەوەش گرفتێکی گەورەیە بۆ حکوومەتی عێراقی ئایا دەچێتە ژێرباری ئەوەوە یان ئەوەتە دەبێت حکوومەتی عێراقی هەرێم تەسحی زیاتر بدا بتوانێت هاوکارێکی پشتیوان بێ بۆ ڕاستکردنەوەی ئەوە بەس من پێم وایە حکوومەتی هەرێم لەو حالەتەیە زۆر قانزازیەتی کە ئەو پرسانە بخاتەوە بەردەمی پەرلەمان بیخاتە بەردەمی لیژنەی نەوت و غاز لە پەرلەمانی کوردستان لەبەرەوە پەرلەمانی ئێرەوە نەتیجەکە ئێستا ئەوەش ئاوایە چکە ئەگەر ئەوە لە ژێر دەستی پەرلەمان بووە و پەرلەمان هەبووە پێم وایە ئێستا حکوومەتی عێراقیش ئەو پرسانەی ڕوون دەکردەوە هەر لە هەرێمی کوردستان چارەسەر دەکرا بەڵام ئەو چارەسەر نەکراوە بۆی لە دەست ئەوانش نەجاتی بێ ئەو کۆمپانیانە فشاری عێراقی لە ڕووی نێودەوڵەتیەوە لە ڕووی یاساییەوە بەهێزە لەسەر ئاستی نێودەوڵەتی دەکرێت چارەسەری ئەوانە بکە و داوایان لەسەر قەید بکە بۆی کە ئەمە ئەوانە چارەسەر بکە ئەگەن هەرێمی کوردستان وەکو زمانی ئیستیعمار لە بیستەکانەوە تا 1970 هەر لە ژێر قەرز و لە ژێر ئینتیدابدا بووین ساحێبی نەوتی خۆی نەبوو ئەوەش هەرێمی کوردستان ژەوای لێدێ 50 ساڵی کەش لە ژێر قەرزی ئەو شەریکە و کۆمپانیانە دەرناچین کە ئیتیفاقی لەگەڵ بەڵێ سوپاس دەکەین زۆر سوپاس کاکتۆر سەبارەت بەوەی کە ئێستا قسە سەرەوەیە کە حکوومەت هەڵدەسەڵاتداران ئامادەن ڕێکەوتنی جدی لەگەڵ بەغداد بکەن ئێوەکو پەرلەمانتارن لە بەغداد دەتوانن چی بۆ خەڵک بکەن کە ڕۆژانە لە سەدانی نووسنگەکانی پەرلەمانی عێراق دەکەن لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستان و داوای چارەسەرگرفتی موچەر لە پەرلەمانتاران دەکەن ئەلبەتە ئێمە ماوەیە بەڕاستی جوێنەکانی خۆمان سەر کردەوە بۆ دوو ئاڕاستە یەکەم بەڕاستی ئەوەی کە حکوومەتی اتحادی قەناعەت پێ بکەین کە ئەو ئیتفاقیە نەوتیە یا تعدیلکە یا لای بارەناو بزە هیچ ئیلتیزامێک بەرامبەر بە ئیلتیزامی هەرێمی کوردستان یعنی وانەکە کە ئەگەر هەرێمی کوردستان پابەند نەبوو بەڕادەستکردنەوەی نەوتەکەی خەڵکەکە باجەکەی بە بەڵکو مەسئولیەتی حکوومەتی اتحادیە کە ئەرچی خۆی بەرامبەر بە نابووجە بچەسپێنن بە ئەلبەتە مە قورسە چونکە لایەن عێراقیان بە مەڕازینین بۆیە پێویستمان بە فشارە پێویستمان چ بە فشاری ناوخۆی هەرێمی کوردستانە چ بە فشاری لایەنە عێراقیەکان و چ لە وڵاتانی وەکو وڵاتە جلێزەکانی شەوە تاکو و پارتی دموکراتی کوردستان ڕازیکەن چونکە من پێم وایە کە خەڵکی خۆمان فشار نەکا کە خەڵک فشار نەکە ناچاری تۆ پەنا بۆ لایەنە دەرەجەکان بەری فشارکە کە ئەم نەودەڕادەچی حکوومەتی اتحادی کاتەوە بۆی کە ئێمە بتوانین زەخت لە حکوومەتی اتحادی کەین کە داهاتی لانی کەمی گرنتی ئەوە بدا کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دێت بدا ئەم بابەتە قورس نییە هەرچەند ئەمە ینی لە ڕووی بە تەوەقوعی من فرۆشتنی نەوت
زیاترە لەوەی کە داهاتی نەوتی هەرێمی خەڵکی هەرێمی کوردستان یا موچیان بۆ دەسەبەر بکە و ئەتوانێت موچە دەسەبەر بکە بەڵام کە نایکە بابەتی تر هەیە یاک پەیوەندی بە عەقدەکانەوەیە کە باس کرا ئەم عەقدانە ئیمتیازاتێکی زۆری داوە بۆ شەریکە نەوتانە ئەمە یەک دوو ئەو نەوتە هەندێکی بە هەرزانتر دەفرۆشنی تر ئەمە چۆنە عەقدی کۆنە ئەویان خۆیان دەزانن هیچ کەسێک هیچ لایەنێک ئیشرافی ئەوە ناکات چونکە شتێکت پێ بڵم ئەمە یەکێک لە خاڵەکانی کەوترێ ئەمە زۆر دەقیق نیم بۆ ئەوەیکەینەوە بەڵام ئەڵێن $10 و $10 هەرزانتر لە نەوتی ئۆپێکە فرۆشێ بەڵام نەوتی عێراق 4 تا $5 لە نەوتی ئۆپێک هەرزانترە فرۆشێ زۆرێک لەم نەوتەی کە لە هەرێمی کوردستانەوە دەڕوا وتیان پرسیارمان کردتەوە وتیان لە بەرەوەی کوالیتی نەوتەکەمان باش نییە بەڵام زۆرێک لەم نەوتێکی لە هەرێمی کوردستان دەڕوا لە مانگی لە مانکانی سەرای 1 و 2 3 و 4 تا مانگی 5 2015 بە هەمان ئەو سعرە فرۆشاوە کە نەوتی عێراقی پێفرۆشاوە واتە بە یەک سعر فرۆشاوە زۆرێک ڕێکەوت نەبوو لە بەڵێ کە تەنفیز کرا بۆ کاتە ڕێکەوتنەکە بەشێکی بە هەمان نرخ فرۆشاوە دوو کارەکەی چ کێسە کێشەکە لەمەدایە کێشەکە لێردایەوە کەس نازانێت ئەم زیادەی کە ئەڵێن ئەم $6 بۆ کوێچێ ئەچێتە خەزێنەی حسابی تایبەتەوە کە باش کورتی پەرلەمانتەران دەتوان هیچ بکەن ئەو کە لیژنە موچەکەش پێکات ئێمە من حەزەکەمەمە بڵێم بەڕاستی ئێمە تاوان داوامەکرە و لیژنەیە پێکاتووە هەوڵی تریشمان هەیەەوە تا ئەم دقەیە هەموو ڕۆژێک لەوانەیە ئیسرارەکەینەوە لەسەرەوەی کە ئەو لیژنەیە ئامانجی خۆی پێچێ چونکە نامەنەیە ئەو لیژنێت تەنها ناوبێ وەکو بازە لیژنەی تر ئەمەێ ئامانجی خۆی پێچێ و هەوڵی سیاسیشمان بەردەوام لەگەڵایەتی هەوڵی دیبلۆماسیمان هەیە بۆ ئەوەی کە ئەمە دەرەنجامێکی هەبێ ڕاستە هەوڵی شەیە بەرامبەر ئەوە کە ئەم لیژنەی وەکو هەر لیژنەیەکی تر لە کارەکانی ئەو هەوڵە لایەن کێوەیە واللهی تر لە هەندێک لایەن عێراقیشەیە لەوانەیە لایەنی هەرێمی کوردستان بەوە ناکە بە ئیش بۆ بکەن بۆکە احتیمامی پێنادەن بۆیەکە هیچ دەرەنجامێکی نەبێت ئەمە بەشەشێتی بەشەکەی تری ینی ئێمە لەم شەرانە ڕناوەسین قەرارمان داوە هەتا پەرلەمانی هەرێمی کوردستان نەبێت هەموو قەزیەشی هەرێمی کوردستان واردە ئێمە لە پەرلەمانی عێراقیا گفتوگوی سەرکەین و باسی بکەین ئەی سەبارەت بەوەی کە فشار بخەنە سەر حکوومەتی عێراق ئەو سکاڵە سەر هەرێم تۆمار بکە لە دەرگای اتحادی ئەمە چارەسەرە ئەمەش بخۆی بەشێک لە چارەسەر یعنی شتێشگە بێڵم یەکێک لە ڕێگە چارەکان بۆ دەربازبوون لەو هەموو کۆتەی کە ئەو عەقدانە خسوێنێتە پێی هەرێمی کوردستان و باری ئابووری هەرێمی کوردستان ئەو عەقدانە گەڕانەوەی بۆ بەغدا چۆن لەبەرەوەی کە ئێمە ئەو کاتە اعتراف بکەین کەم عەقدانە لەلایەن جیهەتێکەوە کە لە ڕووی قانونی و مافیەوەینە بۆ عەقد کە بەستراون ئەگەر اعتراف بەمە بکەین ئەتوانین وازدە و عەقدانەی بێنین یاخود بە هەر ڕێگەیەک بێت بە ڕێگەی دیبلۆماسی بێ بە مفاوەزە بێ لەگەڵ کۆمپانیەکانە ئەو عەقدانە یا تعدیل بکەین یا هەڵیان وەشێنینەوە تاکە ڕێگە چارە لە بەردەمی خەڵکی هەرێمی کوردستانی چونکە سەیری با یەک کاتمانەوە کاکتۆر بڵێ ئێستا ئەمانەتیانێ لە 2014 تا ئێستا $30 ملیار هەرێمی کوردستان بە موچەی فەرمانبەران و ئەوەی کە قەرزاریانە بە پارەی بانقەکان و بە پارەی کە قەرزی کردووە ئەڵە $30 ملیار قەرزارم باشە بۆ 2 ساڵی کرا بێ بە $7 ملیار چی بکەین چارەسەر ڕێککردن لەگەڵ بەغداد کەواتە ڕێ بکەوین لەگەڵ زۆر سپاس کاک دکتۆر بەڕێز زۆر سپاس بۆ ڕێک لە بەڕێزان دکتۆر ئەمین بەکر ئەندامی پەرلەمانی عێراق کە لە سدوی سەرکی لەگەڵ ماوەوە بەڕێز سەریم کۆی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە بەڕێشیان لە هەولێرەوە لەگەڵ مام سپاس بۆ بینیرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارانم تا بەرنامێکی خۆتان